پرسیارێکم بۆ دروست بوو لەسەر خاڵی ڕابردوو ئەمڕۆ شتێکم لەسەر بابەتە خوێندەوە ئایا هەرزەکار لە نێوان سەربەستی و پەیوەستیدایە یان چۆنە پەیوەستی بەمانەی ئەو یاسا و ڕێسانێک کە لە ماڵەوە لە ژیان لە کۆمەڵگە لە ژینگە بۆی دێنە پێشەوە و لە نێوان سەربەستیشدایە ئایا بارودۆخی ئەو هەرزەکارە چۆنە لە نێوان ئەو دوو بابەتە زۆر دروستە سەربەستیەکە ئەوەیە کە ئەو دەیەوێت ئیسپاتی خۆی بکە و دەوێت بەدەستی بێنێ بە شێوەی تەواوەتی بەڵام سیرەکە پەیوەستیەکە ئەمەیە کە ناتوانێت خۆی هەرکەبیری لێ دەکاتەوە بۆ نمونە ئەو حەز دەکات لە چەند بوارێکە سەربەست بێ و نەگەڕێتەوە بۆ کەس بەڵام دوجار پێویستی بە دایک و باوکی پێویستی بە خێزانە پێویستی بە پارەیە پێویستی بە لەبەر ئەوە ئەو بەخۆشی ئەو سنوورە دەزانێ بەس شێوازی مامەڵەکردنی گەورەکان تەنانەت لە قوتابخانە ئەوەی کە زۆر جێگەی نیگەرانیە مامۆستان نەتوانێت بە شێوەیەکی زانستی دروست مامەڵە لەگەڵ ئەو قۆناغەیە بکە لەوانەیە داکوباب بە حکمی بابەتی خوێندەواری و نەخوێندەواری و بابەتی سەرقاڵی ژیان و ئەوانە دەرفەتی ئەویان نەبوو بێ هەرچەند ئەمە عوزر نییە بۆ داکوباب هەموو داکوبابێک لەسەری پێویستە بە پێی جیاوازی قۆناغی گەشەی منداڵەکەی گرنگی بەوە بدا کە ئەوی شارەزا بێ و خۆی فێرکە ئەو سەرچاوی کە بەشێکی زۆر لە دایک و باوکی ئێمە هەیەی سەرچاوی ڕابردووە پێش خۆیەتی یان خودی خۆیەتی هەندێک جار ئێمە لە زەمانێکا ژیاوین زانیاریەکانمان ئەکسپایر بوون ڕاستیەکەی ناتوانین بیکەینە پێوە بیکەینە بنەما بۆ ئەوی کە ئێستا مامەڵی پێ لەگەڵ گەنجێک لەگەڵ تازەلاوێک لەگەڵ هەرزەکارێک بکەین بۆیە ناکرێت زۆر گرنگە ئێمە ئیحتیمامی زۆر بدەین بە تایبەتی دایکان و باوکان چ لە ڕێگای بینینی بەرنامەکانەوە بێ چ لە ڕێگای خوێندنەوە بێ سواز بخوا ئێستا دەیان سەرچاوە هەیە بە زمانی شیرنی کوردی کە دایک و باوک دەتوانن بەدەستی بخەن بیخوێنەوە ئەگەر خوێندەواریشی نەبێت دەتوانێت لە ڕێگای بەرنامەوە کە خەڵکانی زۆر دڵسۆز هەیە گرنگی بەم بوارە دەدەن وەگەوەی کە ئێستا جنابتان و کەناڵەکەتان دیکای کارێکی زۆر پیرۆز و جوانە دەتوانێت لەم ڕێگایانەوە زانیاری بەدەست بێنێ پرسیار بکە بۆ ئەوەی کە بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ هەرزەکارەکەی بکە آخر هیچ یەکێک لە ئێمە ئامادە نین هیچ ئامێرێکی ماڵمان تەنانەت مۆبایلەکەی دەستمان بدینە کەسێکی ئاسایی بڵێن فەرم و بۆمان چاکەوە ئەگەر وەستانە بێ دەی باشە چۆن دەتوانی مامەڵە لەگەڵ هەرزەکارێک بکەی زۆر جار ئەو ڕەفتارانی هەرزەکار هەیەە بۆ نمونە لە بابەتی عینادی و کە لە ڕقی یعنی دایک و باوک وەکو دوژمنکاری دەیبینێ وەکو خاڵی لاوازی منداڵەکەی دەیبینێ لە کاتێکا پێچەوانەکە ڕاستە یعنی خاڵی لاواز شتێکی ترە نەک ئەوەی کە ئەو دەیبینێ بۆیە گرنگە دایک و باوک ئەو ڕۆشنبیریان لەلا دروست ببێ کە زۆر ئاساییە کوڕەکەم هەرزەکارە با من مامۆستای زانکۆ بم با لە پزیشک بم بەڵام لەم بوارە شارەزاییم نییە پێویستم بە کەسێکی مختصەیە بڕۆم پرسیاری لێ بکەم بڵێم ئەرێ منداڵەکەی من دەگات ئەم قۆناغا بێزەحمەت چۆن مامەڵی لەگەڵ بکەم